سەرەتا بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم بۆم بەسەرکردنەوەیە. من ناوم زەینەب نازم عەبدوڵڵایە، تەمەنم 13 ساڵە و هاتوومە تاحیکمە بۆ ئەوەی بتوانم قورئانی پیرۆز لەبەر و بۆ ئەوەی بخوێنمەوە و سوودی لێ وەربگرم. ماوەی 5 ساڵە من لێرەم، لە تەمەنی 8 ساڵیەوە دەستم کردووە بە قورئان خوێندن. سوپاس بۆخوا توانیومە 3 جوزء و ڕوبعی لەبەر بکەم و هەروەها سوپاسی دایک و باوکم دەکەم کە پاڵپشتم بوون و پاڵنەرم بوون بۆ ئەوەی واز دانەبڕم لە قورئان خوێندن و هەروەها سوپاسی مامۆستاکانم دەکەم کە هەوڵیاندا و لەگەڵماندا و ماندوو بوون لەگەڵمانە. ئێمە لە سەرەتا کە هین بۆ ئێرە یەکەم جار قورئان ئەخوێنین، بۆ نمونە تەلەبەی تازە هەیەت سەرەتا قورئان ئەخوێنێ و هەروەها قاعیدەی نورانی ئەوەی کە تازە بە قاعیدەی نورانی ئەخوێنێ لەگەڵ پەروەردە و هەروەها بەرەبەرە بەپێی قۆناغەکان دەگۆڕێت مەنهەجەکەمان. بۆ نمونە پۆلی 4 و 5 و 6 قاعیدەی نورانی و پەروەردەیان هەیە، پۆلی 7 و 8 و 9 فقیهان هەیە لەگەڵ تەجوید تەیسیر الرەحمان و هەروەها پۆلی ئەوەی کە لە خەتمی شابێت تەجویدی دکتۆر ئەیمەنە خوێنە. قورئان زۆر ڕەنگدانەوەی هەیە لە دەروونمانە و هەروەها زۆر کاریگەری هەبووە لەسەر هەموو تەلەبەیەک، هەموو مامۆستایەک، هەموو کەسێک و هەروەها ئەگەر ئەم قورئانە نەبووایە ئێمە نەمان دەتوانین لە مەکتەبەکەشمانە یعنی سەرکەوتوو بووین. قورئان وای لێ کردوین کە سەرکەوتوو بین لەگەڵ مەکتەبەکەمانە. هەنێک کەس هەیە کە ئەڵێ قورئان ناهێڵێ سەعیەکەم بکەم، بەڵکو وان نییە. قورئان پاڵنەرتە لەگەڵتا، دایمە لەگەڵتایە، هەمیشە لەگەڵتایە، پاڵنەرتە لەگەڵتا بۆ ئەوەی بتوانی نمرەی باش بەدەست بهێنیت. ئامۆژگاریم بۆ لاوان ئەوەیە کە هەوڵ بدەن بێنە ئەم دەستگایە یاخود هەر دەستگایەکی تر بێ، لەبەرەوەی زۆر قورئان پاڵنەرە، زۆر چاکە، زۆر یعنی پاڵنەرە بۆ ئەوەی بتوانی نمرەی بەرز بەدەست بهێنی و سەرکەوتوو بی لە قوتابخانە. و هەروەها ئامۆژگاریەکی ترم هەیە کە ئەگەر هاتنە ئەم دەستگایە و هەروەها یعنی واز نێنن، نەوەک بڵێن کاتی مەکتەبە و ئیتر ناتوانین بین، بەڵکو کاتی مەکتەبەیە بەڵکو دەبێت زیاتر بین بۆ دەستگا بۆ ئەوەی زیاتر فێر ببین و لە دەرزەکانیشمان باشتر ببین. من دایکم و باوکم هاوکارمە، یعنی هەر هەفتەیە کە من نەخۆشم ئەڵێ بڕۆ قەی ناکە ئیشەڵا لەوێ باش ئەبیت. چوومەتەوە سوپاس بۆخوا نەخۆشیەکە باشتر بووە، بۆ منە سەرشێلی یام سەرشەکە لێ باش بووە، لەگەڵ هاوڕەکانمە لەوێ بیرمەچەوە. ئیتر ئامۆژگاری دایکان ئەوەیە، دایکان و باوکان هیوادارم ناڵەکانیان بنێرن بۆ ئەم دەستگایانیان دەستگاکانی تر بۆ ئەوەی باشتر بن. أعوذ بالله من الشيطان الرجيم أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين الذين يظنون أنهم ملاقو ربهم وأنهم إليه راجعون. يا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وأني فضلتكم على العالمين. واتقوا يوما لا تجزي نفس عن نفس شيئا ولا يقبل منها شفاعة ولا يؤخذ منها عدل ولا هم ينصرون. وإذ نجيناكم من آل فرعون يسومونكم سوء العذاب
يذبحون أبناءكم ويستحيون نساءكم وفي ذلكم بلاء من ربكم عظيم وإذ فرقنا بكم البحر فأنجيناكم وأغرقنا آل فرعون وأنتم تنظرون صدق الله العظيم. كاتك بتایبەتی کاتێکە هینە لە ماڵەوەینیان میوانێکمان هەیە ئەو کاتانە زۆر هۆکاری دایکم دەکەم و ئەو کاتانە زۆر هۆکاری دایکم دەکەم بەڵێ ئەبێ هەموو کەسێک هۆکاری دایک و باوکی بکات بە تایبەتی و کاتانەی کە هیلاکەن یا خۆت نەخۆشن بۆ نمونە ئەگەر یارمەتی باوکیشە نەی لە هەندێک شتە هەیە لایانی کەم سارەکەشی بۆ بشۆ یان باوک دایک کاتێ لە ماڵنی و ئەچێ بۆ شوێنێک تۆ لە جاتی ئەو شتە بکە و یاخود چش لێنێ و ئەگەر بتوانێت نەوەڵا هەر کاتێک بۆ نمونە دایکم خەریکی قاپەکە بۆ نمونە تا ئەو هێشتانانی نەخواردەوە بەبەنی خوشکە بچووکەکەمەوە تۆزە درنگ نانەخوا پێش ئەوە چەم چاکە بۆ باوکم و دایک بۆ باوکم و نەنگمەوە تێ ئەەکەم بۆ ئەوەی هەم ئیشەکە بۆ من بێ و هەم بۆ دایکیشم بێت هەردووکمان بێکەوە هاوکاری بکەین ئەو کاتانەی کە خەریکی ئیشکردنم بۆ منە لە کاتی قاپشۆردندا زیاتر خەریکی لە قورئان لە مراجعەی قورئانەکەم دەکەمەوە بۆ لەبەرکردنەکە ئیتر زیاتر لە کاتی ئیشکردندا ئەگەر بۆ من لە کاتی قاپشۆردنە یەکێکم لەگەڵا نەبێ دەمەتەقەیەکم لەگەڵا بکات ئەو کاتە زیات قورئان دەخوێنم. أعوذ بالله من الشيطان الرجيم مثلهم كمثل الذي استوقد نارا فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم وتركهم في ظلمات لا يبصرون صم بكم عمي فهم لا يرجعون أو كصيب من السماء فيه ظلمات ورعد وبرق يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت والله محيط بالكافرين. ئەچین بۆ حیکمە بە اینجا بۆ مەمساکەشمان ئەڵێ زۆرتان لێ ناکەم بە پێی خۆتانە چنێک ئەتوانن لە بەکەن بۆ نمونە ئێستا منم هەفتەیە ئەتوانم نیو لاپەڕە حەزم یان لاپەڕەیەک بە پێی خۆمانە باڵێ ئێمە مامسا وتە وەکوتم مامسە زۆرمان لێ ناکە بە پێی مەجای خۆمانە اینجا من جەدۆلی خۆم چیەکەم بۆ نمونە ئاەتی کەم یان جاری وا هەیە لاپەڕەکەم یە خوێنمەوە دوای ئەوە ئاەت ئەی خوێنمەوە ئاەتەکە بۆ نمونە زۆر ئێڵێمە تا ئەو پەڕی هەتا دەجار ئەی خوێنمەوە دوای ئەوە ئەیڵێم بزانم چەندێکم لەبەرە ئیتر قورئانەکەم داخەمم بزانم چەندێکم لەبەر ئەگەر نەمتوانی ئەو ئاەتە لەبەرکەم بۆ نمونە هەتا ئەو ئاەتە هەتا وەستانەکەی لەکوێیە هەتا وەستانەکەی وردە هەتا ئاەتەکە تەواو ئەبێت. أعوذ بالله من الشيطان الرجيم وقارون وفرعون وهامان ولقد جاءهم موسى بالبينات فاستكبروا في الأرض وما كانوا سابقين فكلا أخذنا بذنبه فمنهم من أرسلنا عليه حاصبا ومنهم من أخذته الصيحة ومنهم من خسفنا به الأرض ومنهم من أغرقنا وما كان الله ليظلمهم ولكن كانوا أنفسهم يظلمون مثل الذين اتخذوا من دون الله
كمثل العنكبوت اتخذت بيتا وإن أوهن البيوت لبيت العنكبوت لو كانوا يعلمون. بسم الله الرحمن الرحيم. والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث. أعوذ بالله من الشيطان الرجيم. وإذ قلنا ادخلوا هذه القرية فكلوا منها حيث شئتم رغدا وادخلوا الباب سجدا وقولوا حطة نغفر لكم خطاياكم وسنزيد المحسنين. فبدل الذين ظلموا قولا غير الذي قيل لهم فأنزلنا على الذين ظلموا رجزا من السماء بما كانوا يفسقون.